والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، داوامە لە زاتی پاکی پەروەردگار ڕۆژوو و تاعەت و عەبدایەتەکانی لە قبوڵ کردبین، خوای لێت ئەپاڕێینەوە و لێت ئەلاڵێینەوە کە بەزەیی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. خۆشەویستانم، لەم سەرزەویە مرۆڤەکان یا بە خۆشەویستی ئەژین یا بە ڕقبوونەوە لە یەکتر و حەسادەت. هەتاوەکو مرۆڤەکان بە خۆشەویستی لەگەڵ یەکترا بژین، ژیانیان ئارامتر و ئاسوودەتر ئەبێت. کەی هاتن ڕقەبەرایەتی یەکتریان کرد و بە بغز و کینەوە لەگەڵ یەکتریا ژیان، ئەنواع دەرد و مەشاکل ڕوویان تێ ئەکا، ئەنواع گوناه ڕوو ئەکاتە ئەو شوێنانە. یەکێک لە گرفتە زۆر گەورەکانی بغز و کینە بەرایەتی لە هەر شوێنێکە زۆر بوو ساحیر و جادوگەری تیا زۆر ئەبێ. لەبەر ئەوەی کەسەکان بۆی تۆڵە لە یەکترکەنەوە پەنا ئەبەنە بەر ساحیر و جادوگەرەکان هەتاوەکو تۆڵەیان بۆ بکەنەوە. ساحیر و جادوگەرەکانی لە ڕووی شەریعەتەوە، وەکو دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ ئافرەتێک دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هات، زۆر گەڕا هەتاوەکو ماڵی دۆزیە و کەزانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە حەیاتە نەمەوە زۆر گریا. دوایی داستانی خۆی بۆ گێڕامەوە کە فترێک لە هاوسەرەکەی دوور بووە، وستوێتی هاوسەرەکەی لە خۆی نزیک کاتەوە. ئافرەتێک پێوتۆ من کارێکی زۆر گەورەت بۆ ئەکەم، نەک ئەوە هەرچیت بوێ لە ژیانە بۆ جێبەجێ ئەبێ. ئەڵێ شەوێک ئەم ئافرەتە هات و دوای خوێندنی چەند کەلیمەیەک دوو سەگی ڕەش هاتن، من و ئەو ئافرەتە سواریان بوون. ڕۆشتین گەیشتینە بابل، نەم ئەزانی بابل کوێوە یەکەم جار بوو گوێم لێ ئەبوو. سەیرم کرد دوو کەس هەڵواسراون بە قاچا و دوو کەسێکە هاوارەکەن نزیک مەبنەوە بۆی کافر نەبن. ئەڵێ ئێمە هەر نزیک بووینەوە و داوامان لێ کرد کە کاری سیحرمان فێر بکەن. ئەڵێ بە منیان وتیان تۆ بڕۆ لەناو ئەو تەنورەیکەوە ئاگری تایە، بڕۆ میز بکەرە ئەوێ. ئەڵێ من چووم ویستم میزی تێ بکەم و غیرەتم نەکرد و جورئەتم نەکرد، گەڕامەوە. ئەڵێ زۆر ئامۆژگاریان کردم، وتیان کوفر مەکە، تووشی کوفر ئەبی، تووشی شیرک ئەبی، بگەڕێرەوە بۆ شوێنی خۆت، تۆ دیارە ئافرەتێکی تاهیرەی، خۆت تووشی ئەم کارە مەکە. ئەڵێ جاری دووهەم ڕۆشتم بە هەمان شێواز و جورئەتم نەکرد. جاری سێهەم، جاری چوارەم، ئەڵێ کە ڕۆشتم کاتێکەوە میزم کردنەوە ئەم ئاگرەوە، هەستم کرد شتێک لە منەوە دەرچوو بەرەو ئاسمانەکان و لە پێشچاو ون بوو. ئەڵێ کاتێکە هاتمەوە پێم وتن من ئەم شتم کرد و ئاوا ڕوویدا، ئەمە علامەتەکەیەتی. وتیان دەی تۆ ئیتر قەترەی ئیمان لە دڵ و دەروونتان نەما و کۆتایی پێهات، لەم دەقەوە تۆ بووی بە یەکێک لە ساحیرەکان. ئەڵێ کاتێک گەڕامەوە بە ژنەکەم وتم من هیچ شتێک نابینم لە خۆمە گۆڕانکاری بەسەرە هاتبێ. ئەڵێ وتی ها ئەو کەمە گەنمە فڕێ بدە سەر زەوی، ئەمریان پێ بکە بۆی بڕوێن، ئەمریان پێ بکە بۆی وشک بن، ئەمریان پێ بکە بۆی بنە نان. ئەڵێ هەرچی ئەو ئەموت جێبەجێ ئەبوو. ئەڵێ دوایی هەستم کرد کە خەلەلێکی زۆر گەورە لە منە دروست بووە، کە ئەویش ئەوەیە ئیمانەکەی خۆم لە دەست داوە، هەرچی ئەکەم ڕێگا چاکەکانم پێ ناگیرێ، بەرەو خراپە ئەڕۆم. وا هاتووم وستومە چارەی خۆم بێنمە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و وا بە خزمەتیشی نەگەیشت. دیارە ساحیرەکان پەنا ئەبەنە بەر جنۆکە و شەیاطین. جنۆکە و شەیاطین هەندێک لە کارەکانیان بۆ ئەکەن و هەندێکیشیان بۆ ناکەن، وەکو لە فەرمایشتەکانی پێغەمبەر یانە صلی الله عليه و آله وسلم دەرەکەوێت. بەڵام کافر گومان، ساحر گومان لەوەیان نییە کە کافرە، ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر. شياطين كافر بون كاتك كوا خلقيان فيري سحر كر، واتە تعلیمی سحری زانان ئەفەرمون ئەبێتە بەشێک لە کوفر کە ئینسان نزیکی بکەوێتەوە.
بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئیشارە بە ئێمە ئەدا ئەفەرمە ئیجتەنیبوا دوورکەونەوە ئەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم السبع الموبقات ئەو حەوشتە لێی دوورکەونەوە کە بە هیلاکتانە ئەبا هەڵتان ئەخریسیێنێ دینتان ناهێڵێ یەکێک لەوانە بریتێ لە سحر یەکێک لە گوناهە زۆر کەبیرەکان ئەکبەر الکەبائر کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم باسی کردووە بریتێ لە سحر لە هەموو زەمانێکدا ساحرەکان تەواجودیان بووە لە پێش ئیسلامەوە تەواجودیان بووە لە هەر شوێنە و کاتێکیشا زۆر بوون نیشانەی ئیمان لاوازی خەڵک و بغز و کینە و ڕق و کینەیە لە تەقریرێکا سێرم کرد لە فەڕەنسایە 30,000 و لە ئەڵمانیا 80,000 ساحر هەیە لە دنیاە کاری لەسەر ئەکرێ دەولاتی تایبەتیان بۆ ئەکرێتەوە خەڵک فێرەکرێ بۆیە خەڵکی ئیماندار ئەبێ زۆر چاوکراوە وریابێ تێنەکەوێ بە فرت و فێڵی ساحران ئێمە ئەزانین سحر حەقیقەتێکی هەیە لە واقعە وەکو فکری ئەهلی سنەت و جەماعەت بەڵام ئەبێ ئاگامان لێبێ کە زۆرینەی سحر بریتێ لە سەحر و ئەعیون الناس واتە سحر دوو بەشە بەشێکیان تەنها چاوبەز لە خەڵکەکەن و هیچ نییە بەشێکیشیان سحرە کاریگەری دائەنێ ئەو سحرێکە کاریگەری دائەنێ کاریگەری لەسەر طبیعەتی خەڵک دائەنێ طبیعەتەکان ممکنە طبیعەتێکی نەرم تووڕە بکات تووڕەیەک هێواش کاتەوە ئەم کاریگەریە خەتەرەی کە سحر هەیەتی شتانێکی کاتی و ئانین ئینسانی ئیماندار واجبە لەسەری نابێ بە هیچ شێوازێ ئیمانی هەبێ بە یەکێک لەو ساحرانەوە بڕوا بە قسەکانی بکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ سێ کەس هەن ناچن ناو بەهەشتەوە یەکێکیانەوە مصدق بالسحر هەر کەسێ سحر بە ڕازگۆ بزانێ کەسی ساحر پێی وابێ ڕازگۆیە ئەو کەسە تەصدیقی سحرەکەی بکە ئەفەرمێ ئەو کەسە بە هیچ شێوازێ ناچێتە ناو بەهەشتەوە ئەفەرمێ هەر کەسێک بچێتە لای عەڕاف و کەهانێک پرسیاری لێ بکە لە هەر شتێکی خۆی لەم تقبل له صلاة 40 يوما 40 ڕۆژ عیبادەتی لێ وەرناگیرێ نوێژەکانی لێ وەرناگیرێ جاری وهەیە قەدەرێک لێ ئەقەومێ شەیاطینە ئینسەکانیان فوت پیاکەن بچۆ بۆ لای شەیاطینێکی تر بچۆ بۆ لای ساحرێک نەکەی خۆت بخەڵەتێنی کەسێک هاتبوو ئەوت پارەم دیار نییە پارە ئەی چی بکەم ئەگە پارەکەم نەدۆزمەوە تو ئەگەش ساحرەکان و جنۆکەکان پێویستیان بە پارەی تۆ بووە باڵەکانیان هەموو بڕی بوو ئەبوو هەرچی ساحرە دەوڵەمەندی سەرزەوی بۆ هەرچی شتە هەیە بۆیە عەقڵێ هەبێ ئیمانەکەیوەنە بەهێز نەبوو چوو بۆ لای یەکێک لەوانە پێوتبوو خزمێکی خۆتە قژی سوورە و نازانم چی هەندێک لەمانە 89 خزمی لەوانەی بەرەکەوت بوو بە کێشە مەشاکلێکی تر لە بینی عائیلەکەیە دەبرۆ عەزیزانم ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بەس بچیتە لای پرسیاری لێ بکەی بەس ئەوانە پرسیاری لێ بکە بڕۆشە پێی نەبێ بەس بشە پرسیاری لێ بکە 40 ڕۆژ عیبادەتی لێ وەرناگیرێ فإن صدقه فقد كفر بما أنزل على محمد أجر براستي شزاني قسكاني كافر بوي بوشتاني كاتو تخور وسر پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم اما چون ساحر كان بدوزينو چون يان بناسينو با ام باسي هلبجي خومان كين ساحر كاني هلبجه چون ادوزيتو چويت لا هر کسی کو پرسیاری ناوی دایکی لێ کردی دڵنیا بە ساحرە هەر شتێکی غەیبی بەتۆت دڵنیا بە ساحرە هەر وەرەقەیەکی دایتێ کۆمەڵە ڕسمی مربعاتی پێوە بوو یان حرفی پێوە بوو حرفی پچڕ پچڕ دڵنیا بە ئەوە ساحرە هەر کەسێ پێوتی خۆت مەشۆ پێوتی فترێ لەگە خەڵکا مەگەڕێ ئەمانە هەمووی علامەتی ساحرن هەر کەس پێوتی مووی خۆت یا هاوسەرت یا ئەو کەسەت بێنە دڵنیا بە ساحرە کە پارەی زۆری لێوەرگرتی ساحرە غەیری ئەمانەش ئەمڕۆ هەر کەسێک گوتی ئەوەندە جنۆکە تیا و ژمارەیەکی وت ئیلا ساحرە چونکە لە شەریعەتە نەهاتووە یەک کەس بزانێ ئەو کەسە حتا ئەگەر متەلەبیسیش بێ بە جنۆکە بۆی ئەمانەی کە ئێستا هەندێک کەس هاتوون بە حیساب قورئانە خوێنن تیجارەت بەسەر قورئانەوە ئەکەن کەسێک ئەڕوا بۆ لایەن ئەمە 300 جنۆکە و ئەمە 500 و کە ئەنەما سوکان و باوڵێن شوێنی جنۆکە نابێتەوە لەسەر لاشەی ئینسان نەبێ هەر کەسێک بە پێی شەریعەت داوای ژمارەی جنۆکەی باس کرد لە لاشەی نەخۆشێکە دڵنیا بەوە ساحرە درۆزنە شاهیدی ئەم لە بەردەم خوایەوە درۆزنە چونکە هیچ کەسێک نازانێ مەسەلەی جن و بینینی بۆ جن بە هیچ شێوازێک نییە خوا جەل جەلالهو لە قورئانە باسی کردووە ئەفەرمێ
ئەوان ئێوە نابینن ئێوە ئەوان نابینن ئەوان ئێوە ئەبینن کەوابوو بە هیچ شێوازێک کەسێک لە ئێمە توانای ئەوەی نییە دەرکە بەوەی کە چەند جنۆکە هەیە و چۆنە و شێوازی و بینینی نییە. بۆیە ئەم علامەتانە و لە هەر کوێ و لە هەر کەسێکا بینی دڵنیا بە ئەوە ساحرە خۆتی لێ پارێزە خۆ تووشی گوناه نەکەی بە تایبەتی ئافرەتانی بەڕێز معقول نییە لەم شارەی ئێمەیە کەسی وا هەبێت سحری کردووە بە 21 وەرەق لەو سێمە بڵێن زۆر زۆرە خەڵک زۆر هەژارە بەڵام کەسی بێعەقڵی وا لە شاری ئێمەیە بە 21 وەرەقە سحری کردووە کە خۆی و ماڵ و مناڵی خۆشی کاول کردووە. بۆیە کەسی ئیماندار ئەبێت چاوکراوە بێ لەسەر خۆی و ماڵ و مناڵی. ئەمانە کۆمەڵی پارەخۆرن کە پێویستە جیهەتی ڕسمی وڵات چارەسەریان کا کە بەداخەوە نییە و بە دوایانە ناگەڕێ لەوە چێ کەیفیشی پێ بێ کە خەڵک ئەوەندەی زیاتر گومڕا ببێ. ئێمە پێویستمان بەوەیە کە لەم حاڵەتانەی کە سحرمان لێکرا یا بۆی پارێزگاری لە خۆمان بکەین لە مەسائلی سحرە پێویستمان بەچی هەیە بە دینداری هەیە بەس نوێژی بەیانی تۆکمەکە لە سحر مەترس بەس وەرە لە نوێژی بەیانەکان لە مزگەوتە ئامادە بە خۆت و ماڵ و مناڵە پارێزراوی شەوان پێش ئەوەی خەوتی لە ئاەتە الکورسی بخوێنە ئیلا خۆت و دراوسەکانە لە شەیاطین پارێزراوە سحر تەئسیرتان لێ ناکە ماعوذات و قولەکان بخوێنە ساحرەکان ناتوانن زەفەرە پێ بێنن. ئەگەر سحریشی لێکرا هەڵوەشانەوەی سحر زۆر ئاسانە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم سحری لێکرا خوا جەل جەلالوهو ئیرشادی ئێمەی کرد سوورەتی قل أعوذ برب الفلق هەڵوەشانەوەی هەموو سحرێکی تایە لە هەر مەجلیسێکە ساحر ویستی سحر کات و ئەو سوورەتە بخوێنە توانای نییە بە هیچ شێوازە سحر بکە و ئەگەر سحریشت لێکرا بەو سوورەتانە هەڵەوەشێتەوە. بەڕاستی پێویست ناکا بچنە لای هیچ کەسێک. بڕواکە من خۆم هەفتەی جارێک دائەنیشم خەڵک ئەبینم زۆرینە ئەو خەڵکانەی کەیان هیچ شتێکیان نییە تەنها حاڵەتێکی دەرونی طبیعی خۆیانیان هەیە. بۆیە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ باشترین کەسێک بۆی ڕوقەی شەرعی بەسەر خۆیان بخوێنێ خۆیەتی خۆی دەنگی خۆت لەگەڵ لاشەی خۆتا منسەجیمە بڕۆ ئەو ئاەتانە خۆت بخوێنە بەسەر خۆتا بزانە چەند زووتر باشە بی. ئەگەر 1000 مەلا بەسەر تا بخوێنێ ئەگەر خۆت بە دڵێکی پاکەوە بەسەر خۆتا خوێن بەخوا ئەوەی خۆت باشترە. بۆیە ئینسان ئەبێت تەوەکوول و پشتی بەخوا زۆر قایم بێ. هەر کەسێ دوو صفەتی تیا بێ شەیاطین و ساحر بە هیچ شێوازە تەئسیر لێ ناکەن. إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون. بە هیچ شێوازێک شەیطان دەسەڵاتی نییە بەسەر کەسێکە کە صفەتی ئیمانی تیا بێ صفەتی تەوەکولی بەخوا تیا پشتە بەخوا قایم بێ. والله ئەو کەسەی پشت بەخوا قایم کە شەیطان دەرەقەتی نایە چ جای جنۆکە و شەیاطین چ جای ساحرەکان. بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر بەهێز بێ لە حاڵەتێکیشا سحری لێکرا زۆر ئاسایی کەمێک ئەوە بێنە قولەکانی بەسەرا بخوێنە لاشەی خۆتی پێچەورکە و کەمێکی لێ بخۆرەوە ئەو ئەثەری سحرت بە هیچ شێوازێ بەسەرەوە نامێنێ بە پێی دەقی ئەو زانانەی کە لەو بارەکاریان کردو فەرمویانە. بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر بەهێز بێ خۆی نەداتە شتە مەجهولەکان هەر ساحرێک هات کۆڵە پارەی لێ وەرگرێ و لە هیچی خۆڕایش. ئەم دەردەی کە ئەمڕۆ لەم ئەخیرانەوە پیا بوو ئەویش ئەوەی هەر کەسێک سەری ئێشی کردو هەر کەسێک قاچی ئێشی کردو هەر کەسێک قورئانی بەسەرا خوێنە جوڵەیە لە لاشەیە دروست بوو یەکسەر بڵێن وەڵا ئەمە جنۆکە چۆتە لاشەیە ئەمە فکرەیەکی زۆر غەڵەتە. ئەم فکرەیە شەیاطینی ئینس و جن فویان پیا کرد. ئەمە بە تەجروبەی خۆم پێتان ئەڵێم والله کەسی زۆر ساغ قورئان بەسەریا بخوێنە بە ڕۆح و دڵ والله لاشە و جەستە ئەکەوێتە حەرەکە. وەرە خۆت قورئان بخوێنە بە دڵ لەگەڵێ تێکەڵ بە بزانە چۆن ئەکەویتە هەزە و ئەکەویتە جوڵە. بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر بە ئاگاداری تەعاملکە. ناکرێ خزمەکەت سەری ئێشی کرد کەسێکت خەوی لێ نەکەوت کەسێکت کێشەیەکی هەبوو کەسێک بورایەوە تۆ یەکسەر پەنابەریتە بەر کۆمەڵە جادوگەر یەکێکیان بە ناوی ئەوی قورئانی بەسەرا خوێنە کۆڵە پارەت لێ وەرەگرێ و کەسێکی تریان پێت ئەڵێ ئەوەندە ساڵە ئەوەندە جنۆکە لە لاشەی ئەم کەسایە و کەسێکی تر ئەمە وەڵا خێزانەکەت عاشق بوو بە جنۆکە و یعنی هەندێک خوزەعبەلات و قسەی درۆ کە بەڕاستی کەسی ئیماندار ئەبێ زۆر بەهێز بێ لە بەرامبەر ئەمانە. زەواجت بۆ نەبوو سحرت لێکرا و جنۆکەت تێچوو زەواجت بۆ بوو بە هەمان شێواز نەخۆش کەوتی بە هەمان شێواز سەرەتانە بوو بە هەمان شێواز. ئەمە چه فکرەیەکە کە بڵاو ئەبێتەوە. بۆیە کەسانی ئیماندار ئەبێ لەم قاڵب و قۆناغە دەربچن. کەسی ئیماندار نابێت لە خەیاڵا بژی
ئەبێ زۆر بەهێز بێ، ئەبێ بزانێت کە ڕوقەی شەرعی لە غێری شەرعی لێ بکاتەوە. زانان ئەفەرمون هەر ڕوقەیەکی شەرعی نووسرا و ئەگەر سێ مەرجیتیان نەبوو ئینسان گوناهبارە بێتە. یەکەم نابێ ئەو کەلیماتانەی نووسراوە لە قورئان و سوننە تەجاوزکە، یانە کۆمەڵی ئاياتی قورئان بێت یانە فەرمایشتی پێغەمبەر بێ صلی الله عليه و آله وسلم. دووەم ئەبێ بە زمانێکی جوان و ڕێک و پێک نووسرا بێ، اعتیادی ئینسان بۆی بخوێنرێتەوە، تێکەڵ و پێکەڵ نەنووسرایە بەسەریەکە، تێکەڵ و پێکەڵ نووسرا دڵنیا بەوە سیحرە. سێهەم ئەبێ ئەو کەسەی کە ئەینووسێ، ئەو کەسەی کە وەری ئەگری ئاعتیقادیان وانە بێ ئەو وەرەقەیە شیفایان ئەدا شیفا لای خوایە جەلە جەلالوه، ئەمە هەندێ ئاياتی قورئانە بۆ وەسائل بەکارەهێنرێ. وەسیلەیە کە هێزێکی معنەوی قورئانە یا سنەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کە بۆ شیفا ئینسان بەکاری ئەهێنێ. غێری ئەمە ئەگەر ئەم سێ مەرجەیتیان نەبوو، ئەگەر ئەو کەسە نێوچەوانی بە سوژدەوە ڕۆشت بوو، ئەو کەسە درۆزن و ساحیرەوە بێ ئاگامان لێ بێ. بۆیە عەزیزانم ئێمە لەم زەمانی فیتنەیە زۆر پێویستمان بەوەیە کە چاوەکانمان بکەینەوە. ئێمە لە مانگێکی پیرۆزین و لە کاتی ئەوەن خۆمان لە خوا نزیک بکەینەوە بەخوا یەکێک لەو شتانەی کەوە حاجزێکی زۆر گەورەیە لە بینی تۆ خوایە جەلە جەلالوه مەسائلی سحر و نزیکبوونەوە لە ساحیرەکانە. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ پەیوەندی لەگەڵ خوایە زۆر بەهێزکە، ڕبطی لەگەڵ خوایە زۆر بەهێز بێ، لطفی لەگەڵ خوایە هەوڵ بدا لطفێک لە بینی خۆی خوایە دروست بکە کە خوای گەورە هەموو کاتێک ئەو لطفانە و ئەو کەڕەمانەی خۆی بەسەرا داببارێنێ. لە کاتەکانی پەنهانیە کارێ بکە بۆ خوا جەلە جەلالوه، لەو کاتی تەنگانەتە خۆیە بەدەمتەوە. کوا کێ هەیە کە مصیبەتێکی زۆر گەورە ڕووی تێ کردبێ ئەگەر دوعای کردبێ بە کردەوە چاکانی خۆی و خوا جوابی نەدابێتەوە؟ واللهی کردەوەکانە هەڵبژێرە، تاکتاکێکی تیا هەڵبژێرە بۆ کاتی قەدەرات، خوایە ئەم کارم لە بەرخاتی تۆ کرد ئەو شتم بۆ جێبەجێکە لە 100% بۆ جێبەجێک. بۆیە بەڕێزەکانم ئەم وتارم بۆیە هەڵبژار لە خزمەتانە لەوە ئەچێت لە ڕۆژێکە 2 کەس تا 3 کەس ببینم لەوانەی کە چوونەتە لای ساحر کە بەزەیم بە خەڵکێکایەتەوە پارەی حەڵاڵی خۆی کۆکاتەوە لەم حەرامە سەرفی بکە، بەزەیم بە خەڵکێکایەتەوە کە نەتوانێت کۆنتڕۆڵی خۆی بکات 4 فلسی لێ برا پەنابەرێتە بەر ساحر. وەڵا ئەمەوێت دزەکە بدۆزمەوە، دوایش 100 گومان و 100 مەشاکل لە عائیلەیە دروستە بێ بۆی حەل نابێ. بۆیە عەزیزانم ئێمە پێویستمان بەوەی لەم زەمەنی فیتنەیە دەست بگرین بە دینەکەمانەوە، دەست بگرین بە قورئانەوە، وەرە لە ماڵەکەتە قورئان بخوێنە، قورئان لێ بدە، گوناهی لێ دوور خەرەوە، بزانە بە حەیاتی ساحیران ئەتوانن سحری لێ بکەن، بە حەیاتی بزانە کەسێک ئەتوانێت بەرامبەر بە تۆ بوەستێتەوە. کافر ئەوە چی بکە لە تۆ؟ ئیمامی زوهری قسەیەکی ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر کافران بیان ویستایە لە هەموو کەس سحر بکەن و توانایان هەبوایە، بەخوا ئەوەندەیان ڕق لە من بوو منیان ئەکرد بە گوێ درێژ لە ناو خەڵکە، بەڵام هیچیان پێ نەکرا بەهۆی ئەو ذیکر و ئەورادەی کە ئەم خوێن. بۆیە ئینسان کە ذیکر و ئەورادی خوێن لە حسنێکی زۆر گەورەی پارێزراوە ئەبێ بەخوا هیچ شتێک دەرەقەتی نایە و هیچ شتێک زەفەری پێ نابە. مناڵەکانت ئایەتەل کورسی بەسەریانە بخوێنەوە، مەترسە. خێزان و هاوسەر و ماڵت ئایەتەل کورسی بەسەرا بخوێنەوە، مەترسە. لە کاتی خەوتە لە دوای نوێژەکانت ئایەتەل کورسی زۆر گەورەیە، ئایەتەل کورسی بخوێن لە شەڕی شەیاطین پارێزراو ئەبی، ئایەتەل کورسی بخوێنە لە دوای هەموو نوێژەکەت، هەتا نوێژەکەی تر ئەگەر مردی نێوان تۆ بەهشت تەنها مردنە ئیلا ئەچیتە ناو بەهشتەوە. ئایەتەل کورسی حەسنێکی حەسینە، قەڵایەکی پۆڵایینە بۆ ئێمە کە خۆی گەورە بمان پارێزێ لە فتنە و شەڕی ئەم زەمانە. خوای گیان لێت ئەپاڕێنەوە بە ناوی جوانت بە صفەتی بەرزت باسم عظمت يا رب العالمين لكيدي سحر ساحران بمان باريزا يا أكرم الأكرمين. يا ربي خوايا للشياطين إنس وجن بمان باريزا. يا ربي خوايا جان رحمتي خود كرمي خود بسر مالكان مانا ببارينا خومان خيزان ومال ومنالمان أقربا ودور برمان خوايا هرهميان أسبيرين بتو سباد لا يتو زانا بي خوايا لكيدي شياطين بيان باريزا يا أكرم الأكرمين. يا ربي خوايا داوالي أكن بناوي جوانه بصفتي برزه باسم عظمت خويا لقناها كان من ببورة خويا لقناهي دايكو باك من ببورة خويا لقناهي خزمك سكر من ببورة پروردگار داوالي أكن بناوي جوانه بصفتي برزه باسم عظمت قناه لمو پیش کردو مانا لمو دعائي كين خويا لقناها كان من ببورة قناه بأشكرا كردو مانا قناه بپنهان خويا عفو من بك. يا ربي خويا جان
بەزەی و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لێبوردەی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە ئێمە لە ڕۆژانێکی زۆر باش و شەوانێکی زۆر باشە گوزەر ئەکەین خوای گیان بەزەی و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان هەر حاجەی هەمانە پێمان عەتاکە دڵمان مەشغوڵ کە بە خۆتەوە پەروەردگارە ئەوەندە دنیامان بدەرێ یا ئیلاهی ئەوەندە قەناعەت لە ناخمانە دروستکە یا ئیلاهی کە محتاجی دنیا نەبین و مشمان مەشغوڵی دنیا نەکەین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین نێوچەوانمان بگرە بۆ خەیر نێوچەوانمان بگرە بۆ تاعەت نێوچەوانمان بگرە بۆ خواناسی دامان مەزرێن لەسەر خواناسی ڕێکمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان دڵەکانی خۆمان پەیوەست کرد بە تۆ خوای پاکیان کەرەوە خوای دڵەکانمان پاک کەرەوە پەروەردگارە پەناگرین بە تۆ لە ڕیا پەناگرین بە تۆ لە تەکەبور پەناگرین بە تۆ لە جبن پەناگرین بە تۆ لە بخل پەناگرین بە تۆ لە عوجب خوای پەناگرین بە تۆ لە عوجب خوای بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوای لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای عاقبەتمان پڕخێر کە ئیمانمان دامەزراوە بکە یا ربی خوای سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان بکە یا ربی خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار لە ماڵەکەی تۆ دەستی دوعامان بەرز کردوتەوە یا ربی خوای هەرچی گرفتمانە بۆمان چارەسەر کە ئارامی بەسەر خۆمان و ماڵ و مناڵمانە ببارێنە یا ربی خوای شیفا بەسەر خۆمان و ماڵ و مناڵمانە ببارێنە خوای شیفا بەسەر شارەکانمانە ببارێنە شیفا بەسەر خەستەخانەکانمانە ببارێنە پەروەردگارە ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە خوای شیفا لای تۆیە شیفایان بۆ بنێرە یا ربی خوای زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیل و محتاجی دەستی نامردمان مەکە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە زەلیل و محتاجی سەرجێگەمان مەکە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم دوعا ئەکەین یا ربی خوای گیان هەر چاکەی ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی لە هەموو ژیانیا ئێمە گوناهباریش داوات لێ ئەکەین پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان سڵاوی ئەمەی ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ربی خوای هەر گوناهی خەتەر ئەکا بە دڵمانە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین دڵمان صاف کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین دڵمان صاف کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین دڵمان صاف کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين